پشتی خۆپێشاندانên بەرفرەییên بەشێک ji فەرمانبەر û mamosta û welatiyan lê roja 27 vêm hê baykotgirina dewamê ji aliyê fermanberan ve berdewam e. Fermanberên Komelgeha Bac û Tapoyê 1 û 2 ya Silêmaniyê berdewam in lêmangirtin û venegerane ser karên xwe. وەکو سەرجەم فەرمانەکانی تری شاری سلێمانی بایکۆتی داوامان کردووە لەبەرەوە هەلومەرجەی ئێستا لە ڕووی موچەوە لە هەرێمی کوردستاندا گوزەرێ و بەداخەوە لەم هەموو پارێکە لە بەردەم و لەبەر چاوی فەرمانبەرانی تاپۆیە ڕاتە دەرەوە یعنی هیچ داهاتێکی بۆ ئێمە نییە و هیچ شتێکی بۆ خۆمان نییە ئێمە داوای ئەومان کردووە موچەکانمان بۆ چا بکرا. دوام نەکردنا فەرمانبەرین کۆمەلگەها باج ئا سلێمانیە و هەژمارە ڕێڤەبەرێتیên wê heft rêveberatîna ligel herdû tapoyê 1 û 2 narasiya wan welatiyên got ji bo temamkirina mamaleyên xwe hatibûn lê pey xwe anî. معاملەیەکم هەیە خانوویەکم هەیە چۆڵ ئەمێ معاملەی چۆڵی بۆ بکەم یعنی ئەم پارەم لێ بسەین تر وازم لێ بێنن بەڕاستی حکوومەتداتی وا ناکرێ مثل تۆ دایرێ دابخی بۆ ماوەی مانگێک ئەمە چێ وڵا قوتی ئەمانە بڕیوە ئەمانیش حەقی خۆیان هەچی هەیە بۆ ئێرە حەز هاوڵاتێک کە معاملی هەبێ لێرە بەڕاستی هەیە پارە ئەدا بە حکوومەت داوام ناکەن ئەڵێ نێمە مەعاشمان نەبێت داوام ناکەن ناقیشان ناگرم چونکە بەڕاستی بەڕێوەبەراتی باجەکان ئەو بەڕێوەبەراتەیە کە داهاتی زۆر زیاترێ لە خەرجی ئەو پارەیە بە لێشاو ئەچێتە دەرەوە لە بەردەم ئەو مۆزەفانەیە کەس نازانی بۆ شۆڕا. لە قەزایە شارە زوورچی مامۆستایان ji بۆ چارەیەکی قڕڤەبوونێک ئەنجامدان هەروەها پشتی خۆپێشاندانە قەزایە سەی سادقژی هێزن ئەولەیی 8 کەس دەستگیر کردبوون و 2 کەس جوان بێت کەفالەت هاتنە ئازادکردن. یەکیدا بەدەمەچوومان نابێت بۆکردنەوەی ناوەندەکانی خوێندن بۆ داخستنی دەرگاکانی خوێندنگاکان و بەردەوامی لە دەربڕینە ڕزایەتیمانگرتن وەکو فەرمانبەران و مامۆسایانی پەروەردەی شارە زوور و شارە زوور بەگشتی و گروپێکمان دروست کرد بەناوی گروپی هەڵوێستی مامۆسایان فەرمانبەران. لە پارێزگا هەلەبجاژی نوێنەرەی ڕێڤەبەرین قوتابخانەیان ڕاگەاند بە ئامادەبوونا 100 ڕێڤەبەرجێ کۆما 136 ڕێڤەبەری پارێزگا هەلەبجا جڤیان و بریاردانە ژیەکێ دەهڤە بایکۆتا دەوامێ بکەن و مۆڵەتە 10 ڕۆژان دەست نیشانکردنە ji بۆ حکوومەت بەرسڤا وان بدا. ئێمە بڕیارمان ناوە بایکۆتە هەتاکو ڕۆژی دەیمان واتە تا دەیدە بایکۆت بەردەوامە ناوەندەکانی خوێندن ناکەینەوە زەنگی خوێندن لێ نادەین چاوەڕێی جوابی ئەرێنی لە لایەنی دەسەڵاتدارەکەین جوابەکە ئەرێنی بوو لە بەرژەوەندی دەستەی مامۆسایان و فەرمانبەران بوو و ئەوە بە بڕیارەکەمانە ئەچینەوە و ئێمەش لە بارگرانی هەرێمی کوردستان و لە وەزعە ئاموارە تێگەین چاوەڕێی بڕیارەکەین لە بەرژەوەندی هەردوو لابێ. مامۆستایان زانینگەها کۆیاژی خڕڤەبوونێک ئەنجامدان و ڕاگەاندن ڕشتن لەسەر داخوازیان فەرمانبەران و مامۆستایان. وەکو زانکۆ کۆیە بەس تەنها باسی مافەکان دەکەین ئەو مافانێکان ئەگە مافەکانمان پێ نەدرێ تەسەوڕ دەکەم کەەوە بەردەوام بوون هەبێت لەو کارە بۆیە من داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم لە منبەرە ئێوە سەراحەتەن داوایان لێ دەکەم کەەوە بە زووترین کات بەر لەوەی کەەوە خوێندن دەست پێ بکات بۆ ساڵی خوێن 2016 ئاسوودەیەک بدەنە مامۆستا باری دەرونی مامۆستایەکان چاپ بکرێتەوە. ژێ دەستپێکە ئیساڵڤە حکوومەتە هەرێمی سیستەما پاشخستنە موچە خستیە کار ئەو گاڤژی بوویە جێنەڕازی بوونە فەرمانبەر و مامۆستایان و خۆپێشاندان و خڕڤەبوون ئەنجامدەنە ji بۆ ڕاکردنا سیستەما پاشخستنەی.